هەموو نەخۆشخانەکان پڕم بەداخەوە لە هەر شارەکان هەتا لە شارەکانی تری عێراق ژمارەکە بەردەوام لە ترسناچیدایە و لە زیادبووندایە بەداخەوە ژمارە قوربانیەکان ژمارە ئەو نەخۆشانی ماچیان زۆرە ژمارە ئەو نەخۆشانێکەوە دەکەونە سەر ئامێری هەناسەدانی دەستکرد بەردەوام لە زیادبووندا ئەگەر ئەوە مەترسی نەبیتن مەترسی چییە و ئەگەر خەڵکیش باوەڕ ناکاتن یعنی نازام یعنی هەندێک زەحمەتە بێن بە خۆیان سەردانی نەخۆشخانە بکەن و چونکە ناتوانندرێ بێ بەرکەوتی هەبی لەگەر نەخۆشەکەی چونکە توش دەبی بەداخەوە بەڵام ئێو هەموو نەخۆشانە لەکوێ هاتن هەمووی خەڵکی ئەو شارەنە هەموو برا و هاوڕێ و خۆشەویستی ئێمەنە خزم و کەسی ئێمەنە کە بەداخەوە تووشی ئەو ڤایرۆسە بوون هەڵگری ئەو ڤایرۆسە بوون و ئێستا لە نەخۆشخانەکان خەوێنراون یعنی ئەوە بەسە بۆ ئەوەی کەوا خەڵک ببێنێتن لە دەوروبەری خەڵکانێکی زۆر زۆر هەڵگەری ڤایرۆسەکەنە کەسێکەوە بە سەلامەتی دەیگری یان لە سەرەتا سەلامەت بوو ئێستا ترسناکترە لە کەسێک سەلامەتە لە کەسێک ترسناکە ئەوە خۆ بەختێتی لەوانەیە قەزا و قەدەری خوای گەورە بێتن لەوانەیە بەهۆی کاریگەری سیستەمی بەرگری خۆی بێتن بەڵام ڤایرۆسەکە و هەیە ئەوە هەموو دنیا بەدەستیەوە دەنالێتن چجای لێرە لە هەموو شارێکی جیهان باوەڕ ناکەم شارێک هەبێتن ئێستا ئەو ڤایرۆسی تێدا نەبێ و خەڵکانش تێدا توش نەبێتن خەڵکێکی یەکجار زۆر بەدەستیەوە دەناڵێنیتن گرنگەوەیە ئینسان مرۆڤ ئاگاداری تەندروستی خۆی و خۆشەویستان و دەوروبەری بی ئەگەر خۆشی لا گرنگ نییە ئەدیکی خۆشەویستان و دەوروبەری وەکو بینیمان لە جیهان ڕێژەیەکی یەکجار زۆر خەڵکی ئاسایی کە باری تەندروستی تەواو جێگیرە و سەحەتی باشە و هیچ نەخۆشیێکی نییە توش دەبێتن ئەوە دەبینین پزیشکان کارمەندانی تەندروستی کە هیچ کێشەیەکیان نییە گەنجن چالاکن لە ناو نەخۆشەکانن بەرکەوتیان لەگەر نەخۆشەکان دەبێت تووشی نەخۆشی دەبن و بەداخەوە ژمارەیەکی یەکجار زۆریشان بە تایبەتی لە وڵاتی ئیتالیا کۆچی دوایان کردووە بۆی ئەو نەخۆشیەوە بۆیە مەرج نییە تەنها کەسی بەتەمەند توش بێتن بەڵام کەسی بەتەمەند کە خۆی نەخۆشی زیاتری هەیە ئەوە ماکەکانی خێراتر لێوە دەردەکەوێ و سیستەمی بەرگری لاوازترە و زۆرتر کێشەی لە بۆ دەنێتەوە.